قوتابی نسیم محەممەد لە بەشی ئینگلیزی قۆناغی دووەم لە زانکۆ سۆران. پرۆژەکەیمە دەربارەی کۆکراوێشی عەرەبانەکانە لە یعنی ئەو عەرەبانانەی خواردنی لەسەر دروست دەکرێت، چونکە ئێمە لە شاری سۆران نیمانە و بەڕای منش شتێک پێویستە زە پرۆژەکەمان پێک هاتووە لە 5 عەرەبانە پێک دێ، هەر یەکیان تایبەتە بە شتێک، لێشیان تایبەتە بە فاستفود خواردنی خێرا، دانیشیان تایبەتە بە فرۆشتنی سەوزەوات و سەوزە و میوە، و دانیشیان کۆفی شۆپە تایبەتە بە خواردنەوە کۆفی و ئەوانە، و دانیشیان تایبەتە بە خواردنەوە ساردەمەندیەکان، و پێنجەم دانیشیان تایبەتە بە خواردنەوە گشتەکان، ینی جبس و کێک و وسیوانە کە تایبەتە بە ئەوە فکرەکەمانە، ئەو فکرەمان لەوە وەرگرتووە کە بەداخەوە لەو ئاگرکردنەوەی سۆران کە هەندێک خەڵک مردن لە داخلی سۆران، فکرەکەمانەوە بوو کە شتە بکەین کە خەڵکی بپارێزین، جا چ خنکیان بێت چ ئاگر بێ. ئێدی لە کۆتاییدا هاتینە ئەو پرۆژەیەماندانا لەگەڵ کۆمەڵێک لە هاوڕەکانم. پرۆژەکە شەوەیە کە جیازێکمان دروست کرد، ئەو جیازە کۆمەڵێک شت لە خۆی دەگرێت، بۆ نمونە 2 سێنسۆر لە خۆی دەگرێت، ئەو 2 سێنسۆرە دەتوانرێت لە دیوارەکان ببەسترێت کە کاتێک گاسوشتیوای کەشف کرد ئاگداری بۆ ئەپلیکیشنەکە بنێرێ، و لامە کاتدا گاسماسکمانەیە، ئەو گاسماسکە دەتوانێت کابراکە لە مدەتێکی کاتێک دووکەڵ زۆر بڵاوبۆتەوە بۆ ماوەیەک بیپارێزێت تا برانی فریاکەوتن دەگەن. و شتێکی کەشمانەیەش فار ڕێزیستنت سووت، جلێک کە لە ئاگر دەتپارێزێ، ئەوش بۆ ئەوەی کابراکە لە سووتان بپارێزێ بۆ ماوەیەکی کەم. لە کۆتاییدا ئەپلیکیشنێکیشمانەیە، ینی ئەو ئەپلیکیشنە دەتوانێت بە جیانی بکرێت، کۆمەڵک شت لە خۆی بگرێت، وەکو پێدانی زانیاری تەواو لەسەر خۆپاراستن لە ئاگرۆوانە، دەتوانرێت چۆنیەتی بەکارهێنانی پاکێجەکە ڕوونکاتەوە. لە گروپی ئێمە پرۆژەکەمان بریتە لە دروستکردنی بڕاندێکی جل بۆ بازار، کە تێدا ئێمە سوودی بۆ کۆمەلگە ئەوەیە کە بەهۆی ئەوەی کە ئێستا هەم بارودۆخی کوردستان لە خراپیدایە، ئێمە هەوڵ دەدەن کە جلەکان بە پارێش تێتوێکی کەمتر و بە هەرزانتر بفرۆشین و بە کوالیتیەکی باشتر، کە لە ئێستای بازاردا کوالیتی باش کەمە. ئەمڕۆ پرۆژێکمان هەیە بە ناوی پرۆژەی ڕێیبۆرن، کە پرۆژەیەکە باس لەوە دەکات چۆن ئێمە بتوانین فێرە زمانی ئینگلیزی ببین بە شێوازێکی جیاواز. ئەو کێشەیەکە هەیە ئێستا بەداخەوە ئێمە دەبینین لە زۆربەی قوتابخانەکانی کوردستان قوتابی دەرچووی بەشی زمانی ئینگلیزیە، یاخود دەرچووی پولی 12، بەڵام ناتوانانی بە شێوازێکی تاو زمانی ئینگلیزی قسە بکات. ئەمەش ئەو کێشەیە کە لە سیستەمی پەروەردەی هەرێمی کوردستاندا هەیە بەداخەوە. جابووە ئەم پرۆژەی ئێمە کە ئەنجامی 2 بیردۆزی زۆر گەورەیە بە ناوی بیردۆزەکانی پاول پیمزلەر لەگەڵ بیردۆزی نەچرۆڵ ئاپڕاچ کە 2 لینگویستیکن هی ستیف کراشمان، ئەمانە تەرکیز لەسەر ئەوە دەکەن کە چۆن قوتابی دەتوانێت فێرە زمانی ئینگلیزی بێت بە هەمان شێوەی کە فێرە زمانی دایکی بوو. پرۆژەکەی لەسەر دروستکردنی پردێکی شوشەیە لەسەر ناوچە بە دیاریکراوی ناوچەی خەرن لە ڕواندز و هۆکاری بڵین دروستکردنەکەیمە دروستکردنی ئەو پردە و بە فکردهاتنی ئەو پرۆژەیە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە شوێنەکە شوێنەکی جیاوازە هۆکاریەکەم و شتێکی وا دووبارە نابتۆ لە بەگشتی لە جیهان و لایەنە سوودبەخشەکانیشی ئەوەی لایەنی بێکاری حتمما لەو ناوچەیە بەگشتی زۆر بە ڕێژەیەکی بەرچاو زیاد دەکات و لایەنی داهاتیش دەتوانین لە کوردستان پشت بە نەوت نەبەستین، دەتوانین پشت بە لایەنی گەشتیاری بەستین ئەگەر داهاتی نەوت ڕوو لە کەمبوونەوە کرد، ئەوەی لەکێکە لە سوودەکان و ڕێژەی بێکاری زۆر کەم دەکاتەوە بە تایبەت بۆ هاوڵاتیانی دەوروبەری ئەو ناوچەیە و ڕواندز و سۆرانیش. پرۆژەکە وا دەکات کە گەشتیاران لە سەرجەم وڵاتەکان سەرنجیان ڕابچێشن و بتوانن بێن بۆ ئەو شوێنە بۆ دیتنی شوێنە جیاوازەکان. کردنەوەی ڕێستورانتێکی ڤێگن لە شاری سۆران گرنگیەکی زۆری هەیە. ئەگەر سیر بکەن لە شاری سۆران هیچ ڕێستورانتێکی ڤێگن بوونی نییە. ئەگەر سەیری شارەکانی تر بکەین لە شاری هەولێر، لە شاری دهۆک، لە سلێمانی ڤێگن ڕێستورانمان هەیە، هەر لە خودی خۆی لە شاری هەولێر 2 ڤێگن ڕێستورانمان هەیە. ئێمەش لە دوای وەرزێک کە سپێردرێن بە کردنەوەی پرۆژەیەک بۆ دەرسەکەمان کە دەرسی ئانترپرنۆرشیپ بە سەرپەرشتی دکتۆر سەروان هەڵسەن بەکردنەوەی بە سەرپەرشتی دکتۆر سەروان هەڵسەن بەکردنەوەی ڕێستورانتێکی ڤێگن کە ئینشەڵڵا لە دوای خوێندن دەخەینە بواری جێبەجێکردنەوە ڕێستورانتەکەمان. لە
شوێنێکی بچوو کە شوێنی 30 کەس بۆ 40 کەس ببێتەوە لە هەر گرنگە لە هەر خواردنە گرنگەکان کە لە ڕێستورانتەکەماندا بەردەست دەبێت ئەو خواردنانن کە کەسانی وەرزشوان پێویستیان دەبێت. پرۆژەمان هەیە سەبارەت بە دروستکردن و بەرهەمهێنانی قماش لە ناوخۆی کوردستان بە تایبەتی لە ئیدارەی سەربەخۆی سۆران. ئامانجمان هەڵبژاردننی ئەو پرۆژەیە ئەوە بوو کە خواستەی زۆر لەسەر زرچی کوردی هەیە بە تایبەتی لەو ناوچەیە و هەروەها دەمانەوێتن ئافرەتان هەلیکاریان هەبی چکەوە دەبێتە ڕێگایکی گرنگ لە بۆ ئەوەی ئافرەتان هەلیکاریان هەبی. ئێمە پرۆژەیەکمان ئامادە کردو لەسەر ڕافتۆپ فارمینگ سروایس ئا سیتی واتە کشتکالکردن لە سەربان لە شارەکان بۆ شارەکان چونکە ئەگەر لە گوندەکان ئەم پرۆژەیە جێبەجێ بکەین ئەو بارگرانێکی زۆرمان دەکەوێتە سەر لە ڕووی گواستنەوەی بەروبوومەکان. پرۆژەکە سەرەتا لە چی پێک دێت ئەو پرۆژەیە ئەم بیرکردنەوەی ئەم پرۆژەیە دەگەڕێتەوە بۆ ئەوەیەکەوە ئێمە ویسمان پرۆژەیەک دابنێنکەوە خەرجیش کەمی تێبزێت بەڵام قازانجێکی زۆریە بێت. ئەم پرۆژەیە بڕپارێکی زۆری تێناسێت بەڵام دەتوانی ئەگەر بە ژیرانە هەڵسوکەوت بکەیت لەگەڵ پرۆژەکە ئەتوانی قازانجێکی زۆر بکەیت لە پرۆژەکەدا. مەڕاستیمی ئەوڕۆ و ئامانجی هەیە. ئامانجی یەکەمیان پیشاندانی سەرکەوتنی قوتابیانی زانکۆی سۆرانە لە دوو پرۆگرامی نێودوڵەتی کە لەلایەن ڕێکخراوی ئایرێکسی ئەمریشەوە سەرپەرشتی دەکرێت و ڕێکخراوی ئایرێکسی ئەمریکیش پاڵپشتە داراییەکەی لە دامەزراوەی ستیڤنسنیشێتیڤ لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا. تەواان بە خۆشحاڵیەوە دوو تیمی ئێمە بەشدار بوون. یەکێک لە تیمەکانمان توانیان پلەی دووەم لەسەر تەواوی پرۆژەکە پێشبڕکێکە بەدەستبینن کە لەگەڵ زانکۆکانی ئەمریکا و ئوردن لە پێشبڕکێدا بوون. ئامانجی دووەمیشمان ناساندنی مۆدیوڵێکەوانەیە کە لە ئێمە تێکەڵی منهەجی خوێندنمان کردووە لە بەشەکان بە تایبەتی لە بەشی ئینگلیزی کە ئەمیشان بریتیە لە بازاڕی کار بزنس کە چۆن بتوانین تێڕوانینی قوتابیانمان بگۆڕین لە تەنها بیرکردنەوە لەوەی کە زانکۆ بریتیە لە بەدەستێنانی بڕوانامە یاخود نانی ئەلمینا دەمانەوێت تێڕوانینەکە بە شێوازێک بێت کە چۆن بتوانن کۆمەڵێک ئەزمموی کارا وەربگرن تاوەکو لەگەڵ بازاڕی کارخۆیان بگونجێنن جیالەوەی کە چاو لە دەستی حکوومەت بن بۆ ئەوی دامەزرێنێ بە خۆیان بتوانن ببنە خاوەن کاری خۆیان و کۆمەڵک کەسی دیکەش لەگەڵ خۆیان ئیش پێ بکەن. من بەهرە هەندرێن بەرپرسی پرۆگرام لە ڕێکخراوی ئایرێکس و بەڕێوەبەری پرۆگرامی گلۆبال سۆلوشنم لە عێراق کە پرۆگرامێکی ئالگۆڵی کەلتوریە بە شێوەی ئۆنلاین کە تیایدا قوتابیان لە زانکۆکانی عێراق بە تایبەتی لە زانکۆکانی کوردستان لەگەڵ زانکۆکانی ئەمریکا بەیەکەوە دەبستینەوە و قوتابیان بەیەکەوە نەفسی پرۆگرامی خوێندن دەخینن لە ڕێگەی سەرپەرشتیاری مامۆستاکانی زانکۆ کە ئەمە هەمویان ڕاهێنان پێ دەکەن و بەیەکەوە کار دەکەن لەسەر دۆزینەوەی چارەسەر بۆ ئەو مشکلانەی هەیە بە شێوەی بزنس کە ئەوەش لە خۆیدا زۆر دەرفەتی زیاتریان بۆ ڕێک دەخا لە داهاتوودا لە دۆزینەوەی کار و لە دۆزینەوەی دەرفەتی تر.